پێنجەمین پێشانگەی ئێکسپۆی ئێران بە ئامانجی ناساندنی زیاتری تواناکانی کۆماری ئیسلامی ئێران لە بواری هەناردەی نانەوتی لە تارانی پایتەخت کرایەوە. بە پێی ڕاگەیەندراوی فەرمی بەرپرسانی ئێرانی ئەم وڵاتە توانیویەتی لە ساڵی ڕابردوودا زیاتر لە 50 میلیارد دلار هەناردەی نانەوتی تۆمار بکات و ئەمەش بەرزبوونەوەیەکی لە سەدا 12 لە چاو ساڵی پێشووی تۆمار کردووە. لە ئێستادا لە سەدا 76 هەناردەی ئێران بۆ 5 وڵاتی چین و عێراق و ئیمارات و تورکیا و هیندستانە و یەکێک لە ئامانجەکانی ئێکسپۆی تاران ئەوەیە ژمارەی ئەم وڵاتانە گەشەی زیاتر بکات و لە هەمان کاتیشدا ئاستی پەیوەندیەکان لەگەڵ وڵاتانی دراوسێ بەرەو قۆناغێکی نوێ ببات و لەم پێناوەشدا وەفتێکی گەورە لە بازرگانانی هەرێمی کوردستان بانگهێشتی ئێکسپۆی تاران کراون. ئەم پێشەنگایە هەموو کاڵایەکی ئێرانی نمایش کراوە. ئێمە ئەم دوو ڕۆژەکە لە پێشەنگاکە بووین توانیمان گرێبەستێکی لێکتێگەیشتن لەگەڵ کیشا واژوو بکەین بۆی کەوا بتوانین پەیوەندی و هەم ئاهەنگی بازرگانی لەگەڵ کیش دروست بکەین و لەگەڵ ئەوەشدا ئێمە بتوانین کە ئەم کۆمپانیانەی لێرەن خاوەن کارخانەکان بانگهێشتیان کەین بۆ هەرێمی کوردستان بتوانین هاوشێوەی کارخانەکان لە کوردستان دامەزرێندرێ. بەرپرسانی ئێرانی لە بوار و کەرتە جیاوازەکانیش پێیان وایە ئێکسپۆی تاران و ئامادەبوونی زیاتر لە 1000 کۆمپانیای ئێرانی دەرفەتێکی زێڕینە بۆ گەیشتن بە ئامانجەکانیان و ناوچەکانی ئازادی بازرگانیش کە هاوکات خاوەن توانای پیشەیی و گەشتیارین پێشەنگی ئەم هەوڵانن. حضور فعالان اقتصادی به خصوص از اقلیم کوردستان ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە بازرگانان بە تایبەتی لە هەرێمی کوردستانەوە دەرفەتێکی زێڕین بوو بۆ ئێمە و ڕێکەوتن و لێکتێکەشین باشی لە نێوانماندا ئیمزا کراوە و پلانیش هەیە بۆ ڕێکەوتنی زیاتر لە نێوان هەرێمی کوردستان و دورگەی ئازادی بازرگانی کیش و ناوەندەکانی دیکەی بازرگانی ئازاد لە ئێران. لە داهاتوویەکی نزیکیشدا کۆنفرانسێکی هاوبەشی سەرمایه‌گوزاری بە ئامادەبوونی بازرگانانی کیش و هەموو ئێران و هەرێمی کوردستان لە دورگەی کیش بەڕێوە دەبین. ایران و اقلیم کوردستان انشالله داشته باشیم. بەرپرسانی ئێرانی ئەڵێن ئامادەبوونی زیاتر لە 1000 بازرگانی بیانی لە 60 وڵاتی جیهانیەوە لە پیشانگای ئێکسپۆ 2023 تاران دەرفەتێکی زێڕینە بۆ گەشەی زیاتری هەناردەی ئێران بۆ دەرەوەی وڵات. بەڵام ئایا ئەمە ئەتوانێت دەستپێکی وەرزێکی نوێ بێت لە ئابووری ئێراندا؟ سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.